بەیانیتان باش بەخێر بێن. ئەمە خۆشحاڵین ئێمڕۆ لێرەینە بۆ ئەوەی کە دوو پرۆژەی گەورە کە لە ناو کەمپەکاندا ئەنجام دەدرێت بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەشێک لە پرۆژەکانیان کەم کردەوە لە ناو کەمپەکانی پەنابەرانی سنووری پارێزگای هەولێر، یەکێکیان دابینکردنی ئاوی پاک بوو، ئەوەی تریان دابینکردنی ئۆتۆمۆبیلەکانی گواستنەوەی زبل و خاشاک بوو. خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە هەستاوە بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە. ئەم پرۆژە بۆ ماوەیەکی دیاریکراو نییە مەودا درێژە، دابینکردنی ئاوی پاکە بۆ تەواوی پەنابەران ژماران 32242 پەنابەرن لەگە دابینکردن و گواستنەوەی زبل و خاشاک و فڕێدانی بۆ شوێنی دیاریکراو لەلایەن کۆمپانیا جێبەجێکار. باشە هۆکار چی بۆ کە ڕێکخراونە دەوڵەتیەکان هاوکارەکانیان وەستان و بۆ کەمپەکان؟ بەشێک لە ڕێکخراوەکان ئەوانەی لە بواری پەنابەرانیش دەکەن بە قسەی خۆیان کە دوای 5 ساڵ لە دوای ئەوەی کە پەنابەران لە حاڵەتێکی ئەمێرجنسی دەردەچن بە حاڵەتێکی مستەقر، ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە هاوکارەکان ئەنکەم بکەنەوە. تابان دوای ڕزگارکردنی مووسڵ و شەڕی ئوکرانیاش ئەمە بووە بەشێک لەوەی کە منەزەماتەکان باسی ئەوەیان کرد کە فەندەکانیان کەم بووتەوە بۆیان ناتوان درێژە بەو پرۆسەی هاوکاری کردنە بەدەم. هەڵمەتەکە تاکەی بەردەوام دەبێت و چەند کەمپن و چ بەرنامەیەکان داناوە؟ ئەمە 4 کەمپن لە سنووری پارێزگای هەولێر. هەڵمەتەکە هەمان تعاون کە چۆن لەگەڵ خەڵکی خۆجێی ناو هەرێمی کوردستان دەکرێت هەمان تعاونیش لەگەڵ ئەوانە دەکرێتن. تابەن ئەوە دەمینێتن تا ئەو کاتەی ئەوانە لێرەنە. داواکاریمان ئەوە بوو کە حکوومەتی عێراق هاوکارمان بێتن، چونکە ئەمانە لە زمنی ناو هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی عێراق. داوامان لە حکوومەتی عێراق هەبوو کە ئەوانیش هاتبوونە هاوکاری پەنابەرانیان کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەتی عێراق وەکو پێویست هاوکاری پەنابەرانیان دەکردووە. نزار پێم وایە کێشەیە ئاژی هەبی ئەوژی هات چارەسەر ئەوژی ینی ئەوژی یەکت گەلبێ پرۆسیجەرێ دوو پرۆژەمەیەتە یەکلوانە پرۆژێ ئاوێ یادی کە پاقشکردنە کەمپەیە. زۆر سپاس.